بینەرانی ئازیز بەخێر بێنەوە بۆ کەناڵی بریز ڕەسوول. ئەمڕۆ لەم ڤیدیۆیەدا هاتمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ درێژەدان بە بابەتەکەم لەسەر وڵاتی کەنەدا. لەم ڤیدیۆیەدا بابەتێکی نوێن بۆ ئامادەکردینە سەبارەت بە پارێزگای دووەم لە وڵاتی کەنەدا، ئەویش پارێزگای ئەلبەرتایە و ئەم پارێزگایە دەکەوێتە ڕۆژئاوای وڵاتی کەنەدا. پارێزگای ئەلبەرتا لەسەر سنووری پارێزگای بریتیش کۆلۆمبیایە لە ڕۆژئاواوە و لەسەر سنووری پارێزگای ساسکەچوانە لە ڕۆژهەڵاتەوە. لە باکوورەوەش دەکەوێتە سەر سنووری هەرێمی نۆرت وێست لە وڵاتی کەنەدا و لە باشوورەوەش دەکەوێتە سەر سنووری هەرێمی مۆنتانا لە وڵاتی ئەمریکا. پایتەختی پارێزگای ئەلبەرتا شاری ئێدمنتنە و 300 کیلۆمەتر لە باکووری شاری کالگەریەوە دوورە. ڕووبەری زەویەکەی شاری ئێدمنتن 685.25 کیلۆمەتری دووجایە و ژمارەی دانیشتوانەکەشی دەگاتە 1.13 ملیۆن کەس. کەش و هەوای شاری ئێدمنتن لە زستان زۆر ساردە و تاکو سالب 39 بەرز دەبێتەوە و لە هاوینیشدا پلەی گەرمی تاکو 37.2 دەواتن و کەش و هەوای زۆر گەرمە. شاری ئێدمنتن خاوەنی چەندەها زانکۆ و پەیمانگای زۆر پلە بەرزە و پلەی زانکۆ و پەیمانگاکان لە ساڵی 2022 ڕیزبەندیان بەم شێوەیەی خوارەوە بوو. یەکەم یونیڤەرسیتی ئۆف ئەلبەرتا. زانکۆی ئەلبەرتا پلەی یەکەمی بەدەست هێناوە لە شاری ئێدمنتن. دووەم ماکێوان یونیڤەرسیتی. ئەم زانکۆیەش پلەی دووەمی بەدەست هێناوە. سێیەم کۆنکۆردیا یونیڤەرسیتی ئۆف ئێدمنتن. ئەم زانکۆیەش پلەی سێیەمی ڕیکۆرد کردووە. چوارەم نۆرزێرن ئەلبەرتا ئینستیتیوت ئۆف تەکنۆلۆجی. ئەم پەیمانگایەش پلەی چوارەمی بەدەست هێناوە. پێنجەم The King's University College. پێنجەمیش ئەم کۆلێژەیە کە پلەی پێنجەمی لە ساڵی 2022دا بەدەست هێناوە. خزمەتگوزاری گواستنەوە و گەیاندن لە شاری ئێدمنتن بەم جۆرانەی خوارەوەیە. یەکەم هێڵی ئاسنین شەمەندەفەر. دووەم تاکسی. سێیەم پاس. چوارەم ئوبەر. هێڵی ئاسنینیش ئێدمنتن لایت ڕێڵ ترانزیتی هەیە و کە پێک هاتووە لە 15 ستۆپ و زۆر بە ئاسانی و بە خێرایی دەتوانی بەکاری بینی بۆ شوێنی مەبەستی ڕۆژانەت. ژمارەی دانیشتوانی پارێزگای ئەلبەرتا 4,464,170 کەسە. ئەم پارێزگایە چوارەمین پارێزگایە لە ڕووی زۆری ژمارەی دانیشتوانی لە دوای پارێزگای کۆبێک، ئۆنتاریۆ، بریتیش کۆلۆمبیا لە وڵاتی کەنەدا. هەروەها چوارەمین گەورەترین پارێزگای کەنەدایە لە ڕووی ڕووبەری زەویەکەی و ڕووبەری زەویەکەی 661,848 کیلۆمەتری دووجایە و زمانی ئینگلیزی زمانی ڕەسمیە لەم پارێزگایە و لە 76 خەڵک بە زمانی ئینگلیزی قسە دەکەن و لە 1.8 بە زمانی فەرەنسی قسە دەکەن. گەورەترین شار لە پارێزگای ئەلبەرتا لە ڕووی ڕووبەری زەویەکەی شاری کالگەریە و ڕووبەری زەویەکەشی 825.3 کیلۆمەتری دووجایە و بچووکترین شاریش لە پارێزگای ئەلبەرتا لە ڕووی ڕووبەری زەویەکەی شاری وێتاسکوینە و ڕووبەری زەویەکەشی 18.3 کیلۆمەتری دووجایە. هەرچەندە شاری ئێدمنتن پایتەختی پارێزگای ئەلبەرتایە و بەڵام شاری کالگەری بەناوبانگترە لەم پارێزگایە و بووەتە شارێکی زۆر سەرنجڕاکێش بۆ گەشتیاران. بە تایبەتی خاوەن سروشتێکی زۆر جوانە و زۆربەی زەویەکەی بە دارستان داپۆشراوە و زۆر دەوڵەمەندیشە بە چەندەها دەریاچەی جوان و دڵڕفێن. دەریاچەکانیش بۆ نمونە دەریاچەی مینوانکە، دەریاچەی مۆرەین، دەریاچەی توجاک، دەریاچەی چێستەر. کەش و هەوای پارێزگای ئەلبەرتا بەگشتی لە زستاندا لە مانگی 1 و 2
کە زۆر زاردن و پلەی گەرمی لە نێوان سالب 5 بۆ سالب 40 بەرز دەبێتەوە و لە وەرزی هاوینیشدا لە نێوان پلەی 20 تا 30 زیاتریش بەرز دەبێتەوە. پارێزگای ئەلبەرتا 19 شاری تا بڵێ جوان و قەشەنگ و دڵگیر و دڵڕفێنی تێدایە و ئینسان هەر کاتێک گەشتیان بۆ دەکات حەز دەکاتن ماڵەکەی بار بکاتن و بەرەو ئەوێن دەربڕوا و ژیان لەوێن دەربگوزەرێنی وە شارەکانیش ئەمانەن: 1 ئێدری، 2 بیومۆنت، 3 بروکس، 4 کالگەری، 5 کامرۆس، 6 چێستەمەر، 7 کۆلد لیک، 8 ئێدمنتن، 9 فۆرت سسکاچوان، 10 گراند پێری، 11 لاکۆم، 12 لێدووک، 13 لێت بریج، 14 لۆید منستەر، 15 مێدیسن هات، 16 ڕێد دیر، 17 سپروس گرۆڤ، 18 ستریت ئەلبەرتا، 19 وێتاسکوین. پارێزگای ئەلبەرتا 10 شارۆچکەی تا بڵێ دڵڕفێن و جوانی تێدایە و شارۆچکەکانیش ئەمانەن: یەکەم شارۆچکە بلاک فۆڵز، دووەم کانمۆ، 3 کۆکرێن، 4 های ریڤەر، 5 مۆرینڤیل، 6 ئۆکۆتاکس، 7 ستۆنی پلەین، 8 ستراتمۆر، 9 سیلڤان لیک، 10 وایت کۆرت. هیوادارم ئێوەی ئازیز و خۆشەویست سوودتان لێ وەرگرت بێتن و زانیاریەکی ئەو تۆم پێشکەش کرد بێتن کە بەدڵی هەموو لایەکان بێ. لە بیرت نەچێ لایک و سبسکرایبی کەناڵەکەم بکەی، کەناڵی بریز ڕەسوول لە یوتیوب، بۆ ئەوەی ئاگادار بن لە ڤیدیۆکانی داهاتوو سوودیان لێ وەربگرن. تا بابەتێکی تری نوێ لەسەر پارێزگاکانی وڵاتی کەنەدا دێمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست. سپاردەی خوای پەروەردگارتان دەکەم و خواتان لەگەڵ.